کورتەیەک لە مێژووی 1 مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار. گرنگی ئەو بابەتە لەوەدایە کە لە نووسینی یەکێک لە پایە بەرزەکانی خەبات بۆ ڕزگاری چینی کرێکار ڕۆزا لوکسامبۆرگە. ڕۆزا لوکسامبۆرگ ڕێبەری حیزبی ئسپارتاکیستی ئەڵمان بوو. ئەو حیزبە کۆمونیستیە بوو کە شۆڕشی 1990 ئاڵمانی ڕێبەری کرد. بەداخەوە ئەو شۆڕشە سەرەڕای سەنگەرگەلێکی گرنگ کە بەدەستی هێنا، سەرەڕای بەشداری ملیۆنها کرێکاری ئاڵمانی تێیدا شکستی خوارد و خەڵتانی خوێن کرا. ڕۆزا لوکسامبۆرگ لەگەڵ هاوڕێی هاوسەنگەر و دێرینی کارل لیپکشینگ لە حاڵێکدا کە بە دیل گیرابوون لەلایەن هێزەکانی دار و دەستەی بورژوازی دەسەڵاتدار بە شێوەیەکی دەڕەندانە کوژران. ئەو کورتە مێژوویە پێشکەش بە یادی ئەو دوو قارەمانەی ڕێگای ڕزگاری کرێکاران لا چەوسانەوەی سەرمایەداریدا. بیرۆکەی هیوابەخشی کەڵک وەرگرتن لە جەژن و تەعتیل وەک ئامرازێک بۆ سەرکەوتن گەیاندنی خواستی 8 سەعات کاری ڕۆژانە یەکەم جار لە ئوسترالیا لەدایک بوو. کرێکاران لە ساڵی 1856 بڕیاریاندا وەک سەمبولی 8 سەعات کاری ڕۆژانە لە یەک ڕۆژی دیاریکراودا دەست لە کار بکێشنەوە و لە دەوری یەکتر کۆ ببنەوە و شایی و خۆشی بکەن. کرێکاران ڕۆژی 21 ئاوریلیان وەک ڕۆژی جەژنی 8 سەعات کاری ڕۆژانە دیاری کرد. کرێکارانی ئوسترالیا لە سەرەتادا ئەو ڕۆژەیان تەنیا بۆ ساڵی 1856 ڕاگەیاند بوو. بەڵام ئەو یەکەم جەژنە وەها کاریگەریەکی قوڵی لەسەر جەماوەری کرێکاری ئوسترالیا دانابوو و وەها ورەی کرێکارانی بەرز کردبەوە کە بڕیاریاندا هەموو ساڵێک ئەو ڕۆژە جەژن بگرن. بەڕاستی بێجگە لە ڕاوەستاندنی چەرخی کار بە بڕیاری خودی کرێکاران چ شتێک دەیتوانی ورە و باوەڕ بەخۆ لە نێو کرێکاراندا بەرێتە سەرێ. چ شتێک دەیتوانی زیاتر لە مارشی لەشکەری چینایەتی کرێکارانی بوێر و بڕوا بەخۆ بەم کۆی لە هەتایانی نێو کارخانەکان و کارگاکان ببەخشێت. بەم جۆرە بیرۆکەی جەژنی کرێکار زۆر زوو قبول کرا. سەرەتا لە ئوسترالیاوە دەستی پێکرد و دواتر بۆ وڵاتانی دیکە تەشەنەی سند. هەتا سەرنجام هەموو کرێکارانی جیهانی داگرت. سەرەتا کرێکارانی ئامریکا ئەزموونی کرێکارانی ئوسترالیانیان تاقی کردەوە و لە ساڵی 1886دا بڕیاریاندا کە لە ئەوەڵی مانگی مەیدا بە شێوەیەکی سەرتاسەری دەست لە کار بکێشنەوە و لەو ڕۆژەدا 200,000 کرێکار دەستیان لە کار کێشایەوە و لەسەر خواستی 8 سەعات کار پێداگریان کرد. بەڵام سەرکوتی پۆلیس و ئاستەنگیەکانی یاسای بورژوازی بۆ چەندین ساڵ پێشی بە دووبارە بوونەوەی خۆپیشاندانی کرێکاری لە ئەمریکا لەوەها ئاستێکداگرت. بەو حاڵەشەوە کرێکاران لە ساڵی 1888 بڕیاریاندا دیسانەوە مەراسمی 1 ئایار جەژن بگرن و ڕێکەوتی یەکەمی مانگی مەی ساڵی 1890 بۆ ئەو ڕێوڕەسمە دیاری کرد. هاوکات بزوتنەوەی کرێکاری لە ئوروپا لە حاڵی گەشەدا بوو. بەهێزترین ڕنگدانەوەی ئەو بزوتنەوەیە لە کۆنگرەی نێونەتەوەیی کرێکاران لە ساڵی 1889دا بوو. ئەو کۆنگرەیە بە بەشداری 400 نوێنەر بڕیاریدا خواستی 8 سەعات کاری ڕۆژانە بە یەکێک لە گرنگترین خواستەکانی کرێکاران دابنێت. دواتر لاوین لە ناوچەی بۆردۆ وەک نێونەری یەکێتیە کرێکاریەکانی فەڕەنسا بەڕاگەاندنی بڕیارنامەیەک داوای لە کۆنگرە کرد کە داخرانی کار لە ڕۆژی 1 ئایاردا بخاتە دەستوری کاری هەموو کرێکارانی جیهانەوە. دواتر نێونەری کرێکارانی ئەمریکا بە پێداگری لەسەر پێشنیاری هاوڕێی کرێکاری خۆی داوای لە کۆنگرە کرد کە کرێکاران لە ڕۆژی یەکەمی مانگی مەی ساڵی دواتر واتە 1890 مانگرتنێکی گشتی بەڕێوە بن.
بەم شێوەیە کۆنگرەی ئەنتەرناسیۆنالی یەکەم ڕۆژی جیهانی کرێکارانی دیاری کرد. هەروەک 3 ساڵ پێشتر لە ئوسترالیا کرێکاران ئەم جارەش خۆپیشاندانیان تەنیا بۆ ئەو جارە ڕاگەیان بوو. کۆنگرەی ئەنتەرناسیۆنال بڕیاریدا کە کرێکارانی هەموو جیهان پێکەوە بۆ گەیشتن بەخواستی 8 سەعات کاری ڕۆژانە لە 1 ئەیاری ساڵی 1890دا خۆپیشاندان بەڕێوە بن. کەس قسەی لەسەر دووبارە بوونەوەی تەعتیلی بۆ ساڵی دواتر نەدەکرد. تەبعاً کەسێک نەیدەتوانی پێشبینی ئەوە بکات کە ئەو بیرۆکەیە بەم ئاسانیە دەتوانێت سەر بکەوێ و بە خێرایی لەلایەن هەموو چینی کرێکارەوە بەڕێوە بچێت. بەم حاڵەشەوە تەنیا ئەوە بەس بوو کە کرێکاران بۆ یەکەمین جار جەژنی 1 ئەیار جەژن بگرن هەتا هەمووان سەرنجیان بەرەو لای ئەو ڕۆژە ڕابکێشرێ و هەست بکەن کە جەژنی 1 مەی دەبێ هەموو ساڵێک و بۆ هەتاییە بەڕێوە بچێت. 1 مانگی مەی بانگەوازی بۆ خواستی 8 سەعات کار دەکرد، بەڵام تەنانەت کاتێکیش کە کرێکاران ئەو داواکاریەیان بەدەستێنا 1 مانگی مەی کۆتایی پێنەهات. تا کاتێک کە خەباتی کرێکاران لە دژی بورژوازی و چینی دەسەڵاتدار درێژەی هەبێت، تا کاتێک کە کرێکاران بە هەموو خواستەکانی خۆیان نەگەن 1 مانگی مەی ڕۆژی ڕنگدانەوەی ئەو خواستە دەبێت. کاتێکیش کە ڕۆژانێکی باشتر بگات، ئەو کاتەی کە چینی کرێکاری جیهانی لەژێر چەوسانەوەی بورژوازی ڕزگاری بێت، بێگومان ئەو کاتەش مرۆڤایەتی ڕۆژی ئەوەڵی مانگی مەی بۆ ڕێزگرتن لە خەباتی دژوار و پڕمەینەتی ڕابردوو جەژن دەگرێت.